سەلامەتی و تەندروستی جگەرگۆشەکەتان بۆ شیاریەوە دەست پێ دەکات. ئاوا گەشتم وا لە دەرمانخانەکەم بڵێم چی و چیەتی دکتۆریان مناڵەکەم تای هەیە کۆکەیەکی وشکی هەیە و زۆریش بەهێزە بە قوربان بەشم عیلاجێکمان بیت یەک دەقە بڵێم چی و چییە چیتریەیە دە باش خۆشم دوای تۆ زیکەیەمەوە بەسەر چاو لە خزمەتانە بەڵام پێشەوەی هیچت پێ بووم پێم بڵێ منداڵەکەتان تەمەنی چەندە؟ هینە وەڵای هێشتا بچووکە جارێ نەمان خسۆتە ڕەوزەوە. کێشی چەندە چەند کیلۆیە؟ کێشی بە قورئان بڵێم چی دکتۆریان خۆی لە ڕاستیە دایکی زیاترم شتان نازانێت. ئەی نەخۆشی کە هیچ نەخۆشییکەی هەیە یان هیچ دەرمانێک کە بەکارهێنێت؟ ئەو نێ من ئاگادار بم هیچی کەی نییەنەوەڵە. ئێستیاری بە دەرمان پێم بڵێ هیچ دەرمانێکی ئێستیاری پێ بێ و منداڵە؟ ئەستیاری ئەستا پرسیارەکەم و پێ دەڵێم. زۆر باش تا و پرسیارەکان یەکات بان پێتان بڵم پێشەوەی دەرمان بۆ منداڵەکانتان وەرگرن پێویستە وەڵامیان چەند پرسیارە بزانن. تەمەن هەندێک دەرمان بەکارهێنانی لە منداڵانی ساوادا سەلامەت نییە. کێشی جەستە بەزانینی کێشی منداڵەکە دەکرێت بە شێوەیەکی زانستیانە بڕی وەرگرتنی دەرمانەکە هەژمار بکرێت. هەستیاری لە کاتی هەبوونی هەستیاریدا دەرمانەکە لە جێەوەی سوود بە چارەخواسەکە بگەێنێت دەکرێت ژیانی بخاتە مەترسیەوە. دەرمان و نەخۆشیەکانی ئێستای هەندێک دەرمان کارلێکیان پێکەوە هەیە بەکارهێنانیان پێکەوە سەلامەت نییە. بە هەمان شێوە هەموو دەرمانێکیش بۆ هەموو نەخۆشیێک نابێت. دکتۆریان مناڵەکەم تەمەنی 3 ساڵ و 9 مانگە بۆ کێشی 14 کیلۆیە هیچ نەخۆش و حساسیەتێکیشی نییە بەڵام لەبەر ئەوەی کێشی کەمە دایکی شروعی ئیشتیهای بۆ وەرگرتووە. زۆر باشە ئێستا توان دەرمانی گونجاو پێویستت بۆ بێنەوە. ئەمە دەرمانەکانتن. منیش هەندێک پرسیارم چۆن بیدەمێ و چەندێکی بدەمێ؟ هەمیشە شوێن ڕێنمایەکانی پزیشک و دەرماساز بکەون لە بڕ و شێوازی بەکارهێنانی دەرمانەکاندا. ئەو کاریگەری لاوەکیانەی کە ئەبێ ئاگاداری بم چی؟ هەندێک لە کاریگەری لاوەکیانی دەرمانەکان بە شێوەیەکی گشتی ئاسایی و چاوەڕوانکراون. هەندێک دیکەیان مەترسیدارن و ژیانی خاتە مەترسیەوە. پێویستە بتوان ئەم کاریگەریە لاوەکیە ئاسایی و ناسایانە لێک جیا بکرێنەوە. ئەم دەرمانە پێویستی بەوە هەیە لە ناو سەلاجەدا هەڵبگیرێ؟ شێواز و چۆنێتی هەڵگرتنی دەرمانەکان شتانێکی زۆر گرنگن. پێویستە دڵنیا بنەوەکەوە گونجاوترین شوێن بۆ هەڵگرتنی دەرمانەکانتان کوێیە. چی پێنگەر بیرمان چوو ژەمێکی بدەینیان لەو حاڵەتەیە چی بکەین؟ لە کاتی لە بیرچوونی ژەمێکی دەرمانەکەدا پێویستە بزانین چی بکەین. وەرگرتنی دوو ژەمی دەرمانەکە بەسەریەکەوە کارێکی ناتەندروست و نازانستیە. کەی کاریگەری ئەم دەرمانانە دەرەکەوێت؟ بە شێوەیەکی گشتی دەرکەوتنی کاریگەری دەرمانەکان لە دەرمانێکەوە دەرمانی تر جیاوازە. ئێم پێتان بڵێن کەی چاوەڕوانی باشتربوو نیشانەکان کەن. گەرنا پێتان بڵێن کەی سەردانی پزیشکی پسپۆڕکەن. لەبیرتان بێت سەلامەتی و تەندروستی جگەرگۆشەکەتان بۆ شیاریەوە دەست پێ دەکات. بە شیفاتان بێت. دەستان خۆش بێ و زۆر سوپاس. سمارت وەرچەرخانە.